نوێترین زانیاریەکان لە مەخموور لای تۆ چین؟ هاوڵاتێکی زۆر کۆبوونەتەوە، چییە گوزەرێ ئێستا؟ سڵای خۆی گەورە لە تۆ تاوای بینەران بیسرانی کەناڵی ئەسمانی پێیان بێ بڵێ ئەمە یەکێکە لە ئاڵاکانی کوردستان لەلایەن هێزی پێشمەرگە لە سەم دیوارەدا وێنەی کێشاوە، بەڵام ئێستا چەکداران حەجی شەعبی نەوتیان پێدا کرد و خەریک بوون کە ئاڵاکە بستێنن بۆی کە لەسەر ئاسەواری لەسەر دیوارەکە نەمێنێتن، بەڵام دانیشتوانی مەخموور لە بەردەم ئاڵاکە وەستاون و ڕێگریان کە لە چەکداران حەجی شەعبی بۆی کە ئاڵاکە بستێن و گوتیان ناکرێتن ئەم ئاڵایە بستێنن، چونکە ئێمە هەزاران شەهید لەژێر ئاڵایە داوە. ژمارەی لەو هاوڵاتیانی لە دەوروبەر بن لێتوانیان لێوەربگرە. بەڵێ بەڵێ ئێستا من لێدوانیان لێوەرەگرم. تۆ بەڕێزمە ئەو خەریکی چی بۆچی ڕێگەتان گوتم ئەم بستێنە نابی بۆی بستێنی، گوتم نابی بەس هات پەنجەی پێدا کەس لێی نییە بستێنی، کەس لێی نییە بستێنی. ئێمە عالی ملت، ئێمە عالی ملت دیفاع لە شارەکەی خۆمان دەکەین، ئەوە دیفاع لەسەر دیفاع لەسەر ئەوە ئاڵای قاسم محەممەدی. ئەمە بەسای ئاڵای کوردستان دەژین، بژی ئاڵای کوردستان ئەی سکایەتی بە ئاڵای کوردستان کە خراپەی بەسەدەنین. ئێمە لەگەڵ عەلەمستاندنینە و بێ شێوەش قبولیش ناکەین. ئێمە وامە تێگەیشتنەکە ئەسما لە دژاتی ململانەی نییە، ئاڵا سوتاندن شتۆی ملێتە. بەڵێ ئەوان ئەوە بەگەر و گوڕیەوە هەروابەتینەوە ڕانگان کە بە هیچ شێک ڕێگە نادەن بە چەکداران حەجی شەعبی بۆی کە ئاڵاکە بستێنەوە. دیار چەکداران حەجی شەعبیش پاشەکشیان کرد لە سوتاندنی ئاڵاکەدا، ئەوان گوتیان ئێمە ئەو کەسە سەر بە هێزە عراقیەکانە یان سەر بە هێزە کوردیەکانە؟ بەڵێ ئەمە پۆلیسی عێراقیە کوردە لە مەخموور پشتی هاوڵاتیان کرد لە سوتاندنی. ئەوە ئاڵای کوردستانە کایەک دەقا، ئەوە ئاڵای کوردستانە شەرەفی هەیەمەکان کەسیش لێ نیە دەزە ئاڵای بدەرێرە سوتاندن نییە. تەنانەت کە پۆلیسی عێراقیشی ڕێگریت کرد لە سوتانی ئاڵاکە لەبەرچی بێ ئەمریت نەکردووە. تۆ ئەم کابراایەکم کوردم، ئەوە ئاڵای کوردستان شەهیدماندا دەبی شەهیدیشماندا کەس علاقەی لۆی نییە دەزە ئاڵای کوردستانی بدە لێرە بوریش ناکەم شەخسی خۆم لێرە قبول نام کەس دەستکاری بکە. بۆچی هێزە ئەمنیەکان مەخموریان چۆڵ کرد؟ بۆچی مەخموریان؟ جێشی عێراقیش علاقەی لەسەر نەبوویەکان ئەوان بۆچی هێزە ئەمنیەکانی کوردستان هێزی پێشمەرگە ئەم سووریان چۆڵ کرد؟ ئەمرات بوون لەسەرەوە، ئەمرات لەسەرەوەی پاشەکشەی بەهێزەکەی بکەن و تازاوە عەلەمە کوردستانە ڕوونیا پێدا کرد. بە فامیلی خۆم خایەنم کردەوە. هێزی پێشمەرگە سوورەکەی چۆڵ کرد؟ هێزی پێشمەرگە لەبەر چۆلی کرد، کەرکووچیان فرۆش لە باندێ چۆلی کرد. ئەمری پێکرا کەرکوو فرۆشا و هێرە و بافێل فرۆشیان و ئەوە بوو. ئەو شتانە نییە. بەڵێ پەیامێرمان وەلی سەلیم ئەوەی ئەیبینن ئێستا پەیامێرمان وەلی سەلیم لە قەزای مەخموور لە نێو هاوڵاتیانایە چرکەساتی گەیشتنی حەشتی شەعبی و هێزەکانی عێراقە بە مەخموور و هاوڵاتیان ڕێگریان لە هێزە عێراقیەکان کردووە کە نانێشتووە ئاڵای کوردستان سووتن. ئەگەر وەلی چەند هاوڵاتیەکی ترم بۆ بدوێنی، بەڵام مەیەڵە کەس قسە بە هیچ سەرکردە و بە هیچ کەسێک بڵێ تەشیر بە هیچ کەسێ بکات لە شاشەی پەیام. تکایە بە سەبری بۆی کە پەیامەکەتان بگاتن. من دەمەوێت پەیامی ئێوە بگەێنم، ئێوەش بە هێمنی پەیامەکەتان بگەێنن. تۆ پەیامت چییە؟ کاکا پەیامی من ئەمە هیچی کێشەمانیە لەگەر جێشی عێراقی. جێشی عێراقیش بەشەکە لە مەنزومەی دیفاعی عێراقی. پێشمەرگە جێژێکە یەک دوو هیچ نیە تیارەیە. دووەم شت کە هاتنە خوارێ جەماوەری مەخمووری کەس سوکایەتی بەوان نەکرد. دوسێ جوندی پیسیان هاتیە سبوغی بە ئاڵای پیرۆزی کوردستان دادەکا کە چەندەین شەهیدی دایم ئاڵایە هەرم ئاڵایە بوو یەکەم جار پۆتی داعششکان بە هەموو نەوعاچی بە تووترین شێوە ڕەدیم داوا لام دا و بە ئامرەکەشم بۆ داوای لێبوردنی شکرد گوتی کاکە ئاڵای کوردستانای بێتە خوارێ هەرم ئاڵایش هەرم ئاڵایش بوو کە چەندەها هەرم ئاڵای بوو کە چەندەها هاو ئاوارەی مووسڵ کە لە ژێری کەمپەکان داوانەوە هەر لە ژێرەوە ئاڵایە نەبوو هەر لە ژێرەوە ئاڵایە نەبوو
بۆچی پێشمەرگەی کوردستان ئەم ناوچانەی چۆڵ کرد کە ئەوەیان دەتوانانی لۆ خۆ لە زابتۆکی بپرسی لە کەسێکی سیاسی بەڵام ئێمەی هاوڵاتی کە عالەمەکەی چەندەها کەسی من من مامم شەهیدە ئەمن مامم شەهیدە دەستەکان خۆت ئەگەر بۆ هاوڵاتیانە بڵێ ئێوە لە ڕووماڵێکی ڕاستەو خۆیان لە شاشەی پەیامەوە هاوکاری تۆ بکەن بۆی بتوانن پەیامەکانی خۆیان گەندەمێ بپرسم جگەل لە کەناڵی ئاسمانی پەیام لە ئێستادا لە ناو قەزای مەخمور لە چرکەساتی گەیشتنی هێزەکانی عراق و حەشتی شعبی بە قەزای مەخمور لە کاتێکا پێشتر هێزەکانی پێشمەرگە و پارتی دیموکرات ئەو ناوەیان چۆڵ کردووە جگە لە کەناڵی پەیام هیچ کەناڵێکی دیکەی ئاسمانی ڕووماڵ دەکات؟ بەڵێ ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پێیان یەکێک بین لەو کەناڵێکی تریش لێ وەکو کەناڵی ئاسمانی پێیان کە بۆ ڕووماڵی هاتنی چەکدارانی حەشی شعبی کرد ئێمەش دۆم کەناڵ بن واتە ئێمە کەناڵێکی تری لێ هیچ کەناڵێکی کەی لێ نەبوو لەم سنوورە بۆی کە ڕووماڵی هاتنی چەکدارانی حەشی شعبی بکە بۆ ناو قەزای مەخمور. بەڵێ وەری دەگەر پێم بڵێ مەخمور لە سەنتەری هەولێرەوە چەند کیلۆمەتر دوورە و بە دەقیقەش بە سیارە چەند دەقیقە لە هەولێرەوە دوورە؟ مەخمور نزیکەی 50 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە نزیکەی 3 چارێگە کاتژمێر ئەبێتن لە هەولێرەوە بۆ مەخمور واتە دووریەکەی هێندە زۆر نییە لە نێوان هەولێر و مەخمورەوە بە ئەو دوورێکە هەیە لە نێو هەولێر و مەخمورەوە تەنها 3 چارێگە ڕێگەیە. بینیم لەگەڵ بەشێک لە ئەفسەر و پۆلیسەکانی حەشتی شعبی و سوپای عراقیدا قسە دەکرد زانیاریت لێوەرگرتن ئایا تەنها لە مەخمور ئەمێننەوە یان بەتەما هەن مەخمور جێبێڵن و بچنە شوێنی دیکە ژواتە پێشڕەوی بکەن بەرەو ئەو شوێنانەی کە دەوترێت هێڵی 36 یا دەوترێت پێش هاتنی داعش پێشمەرگە لەکوێ بووە دەبێ ئەمان سوپای عراق و حەشتی شعبی بچنەوە ئەوێ زانیاریت لەو بارەوە لایە؟ بەڵێ ئەوانەی ئەو وێنانەی ئێستا کەمێک پێش ئێستا بینیتان لە شاشەی پەیامەوە